بەڕێزان باشترین دەستپێک بۆ ڕازاندنەوەی مەراسیمەکەمان خوێندنی چەند ئاەتێکە لە قورئانی پیرۆز لەلایەن بەڕێز کاک حاجی قوربانی و با بەڕێزیان تەشریف بفەرمێ دڵمان بە ئاەتەکانی قورئان ئاودێر بکە. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا وكنتم على شفا حفرة من النار فأنقذكم منها كذلك يبين الله لكم آياته لعلكم تهتدون ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون ولا تكونوا كالذين تفرقوا واختلفوا من بعد ما جاءهم البينات وأولئك لهم عذاب عظيم يوم تبيض وجوه وتسود وجوه. خۆی گەورە پاداشتی کاک حاجی قوربانی بداتەوە. بەڕێزان وتەی مەڵبەندی 5 لەلایەن بەڕێز مامۆستا ڕزگار قادر بەرپرسی مەڵبەندەوە پێشکەشتان دەکرێت با بەڕێزیان بفەرمێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين ومن دعا بدعوته واقتدى بسنته وسيرته إلى يوم لقاء رب العالمين. برزان جناب مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی، بەڕێزان ئەندامانی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی، بەڕێزان بنەماڵەی شەهیدانی سەربەرزی ئەم ڕابوونەی ئیسلامە، بەڕێزان پێشمەرگەدەرینەکان و قارەمانانی ڕۆژانی تنگانە، بە ناوی مەڵبەندەکەمانەوە بە خێراتنێکی گەرمی هەموو لایەکتان دەکەین. خوای گەورە پاداشتی ماندووبوونی ئامادەبوونی جەنابتان بداتەوە و دەمانەوێت بە خێراتنێکی گەرمی سەرجەم ئامادەبووان لە مامۆستایانی ئاینی، لە ڕێسی و پیاماقوڵان، لە برایان و لە خوشکان، لە نوێنەرانی ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی کە بەشدارن لەم مەراسیمە، خوای گەورە پاداشتی ماندووبوونی هەموو ئەو بەڕێزانە بداتەوە کە تەشریفیان هێناوە، بە هاتنتان زۆر خۆشحاڵتان کردین، سەربەرزتان کردین. بەڕێزان مەڵبەندەکەتان وەک بەشێک لە وەفا بە پێویستی زانی کە لەم یادەدا لە 31 ساڵ ساڵوەگەری ئەم داسانە پڕشکۆیە، ئەم لاپەڕە مێژوێ پڕسەروەریە مەراسیمێکی ئاوا ئامادە بکات وەکو بەشێک لە وەفا بەرامبەر بە بنەماڵەی شەهیدە سەربەرزەکانی ئەم داستانە و پاشانیش وەکو وەفایەکیش بۆ ئەو پێشمەرگە قارەمانانەی کەوا لەو زەمەنەدا لە سەنگەری خەبات و تێکۆشاندا بوون. گومان لەوەدا نییە کە لە هەموو قۆناغێکدا پێویستە جیلێک پێشەنگایەتی بکە، هەر کەسێکیش کە پێشەنگایەتی کرد بە تەئکید قوربانیدان بەشێک دەبێت لە بەشی، بەڵام پێویستە لەسەر جیلی دوای خۆیان پێویستە وەفا بەرامبەر بە قوربانیدانەکانی جیلی پێشخۆ هەمیشە بنوێرێت. ئێمەش بەڕاستی باشی سەرشانی خۆمانمانزانی وەکو بەشێک لە وەفا ئەمڕۆ ئەم مەراسیمە ساز بکەین. خوای پەروەردگار شەهادەتی ئەم پۆلە شەهیدە و سەرجەم شەهیدانی ڕابوونی ئیسلامی قبوڵ کردبێت و ئەم کار و تێکۆشانەی کە هەر بەڕێزێک لە هەر قۆناغێکدا کردوویەتی ئەنجامی داوە خوای گەورە
لە هەموو لایەکی وەرگرت بێت و تەوفیقماندا بەوەی بتوانین لە داهاتوودا بەردەوام بین حتا ئەتانە اليقین لەسەرەوەیکەوە خوای پەروەردگار فەرمانی پێکردوین فەستەقیم کەما ئومرت ئیستیقامەمان هەیە بە پشتیوانی خوای پەروەردگار. لە کۆتاییدا دەمەوێت زۆر سپاسی ئامادەبوونی سەرجەم ئازیزان بکەین لە برایان و خوشکان لە ئامادەبوانی ئازیز و سپاسی لێژنەی ئامادەکاری ئەم مەراسیمە بکەین کە بە تەئکید مادەبوونی زۆریان چەش بە ئامادەکردن و سازکردنی سپاسی دەستگاکانی ڕاگەیاندن دەکەین و سپاسی سەرجەم ئەو برا خوشکانە دەکەین کە بە چالاکیەکانیان یادەکە پڕشکۆتر دەکەن بە شیعر خوێندنەوە بە سرود خوێندنەوە بە هەر چالاکێک لەو چالاکیانی کە ئەنجام دەدێت. سپاس بۆ هەر برایەک هەر خوشتێکە بە هەر شێوازێک لە سەرخستنی ئەو مەراسیمەدا دەستیە بووە. خی گەورە پاداشتی مادەبوونی هەموو لایەک بداتەوە. وەسەلام عەلەیکم وەرەحمەت الله وبەرەکاتوه. سپاس بۆ مامۆستا ڕزگار. هەر نیشتیمانێ هەر شوێنێ دەستی ستەم کارەساتی بەسەردێنێ شوێنی منە، یاخود هەر گڵۆپە خوێنێ دەستی ستەم لە هەر مەزلومێک دێڕژێنێ خوێنی منە. دەیڵێمەوە زمانم سرود و پەیامی چەوساوەکان دەڵێتەوە، گەروانە بووم ئەی نیشتیمان حاشام لێکە و سرم بخە ژێر پێتەوە. ئێستاش داوا دەکەین بەڕێز کاک عوسمان سکتانی بفەرمە بۆ پێشەشکردنی وتەی لیژنەی ئامادەکاری مەراسیم. بسم الله الرحمن الرحيم. ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله أمواتا بل أحياء عند ربهم يرزقون. بەڕێزان مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان، بنەماڵەی سەربەرزی شەهیدان، ئەندامانی ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی و بانگەواز و دەستگای پێشمەرگە دێرین و ڕێخستنەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان، فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان، پێشمەرگە دێرین و گیان لەسەر دەستەکانی ڕۆژانی تنگانە، کاروانچی و باربەر و ڕێخستنی دێرین و گیان فیداکانی ناوشار، کادیر و دۆست و لایەنگر و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە سنووری مەڵبەندی پێنجی ڕانیە، ئامادەبوانم و خوشک و برانی بەڕێز و سەنجین، ئەسسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. بەناوی لیژنەی ئامادەکاری مەراسیمی داستانی قەڵاتوکان و شەهیدانی گردی ڕەمکان پڕ بەدڵ بە خێرهاتنی گەرمی یەک بە یەکتان دەکەین و بەشداری گەرم و گوڕ و دڵسۆزیتان جێگای ڕێز و سپاس و پێزانینمانە. بەڕێزان، 31 ساڵ لەمەوبەر لە قەندیلی سەربڵندەوە و لە قەڵاتوکان و گردی ڕەمکانەوە دوو هێزی نابەرابەر لە ڕووی ژمارە و هێز و ئەزمموی سەربازی و چەپ و تفاقەوە ڕوبەڕووی یەکتری وەستانەوە. ڕژێمی بەعەز لەوپەڕی جەبەڕوت و هێز و توانا و نەخشەی سەربازی و جەنگی و ڕوبەڕووبوونەوەی نێرانی دابوو، لە بەرامبەریشدا هێزێک لە ژمارەی پێشمەرگە و هێز و سەربەهێز و ئەزمموی سەربازیدا ساوا و تازە پێگەیشتوو، بەڵام لە ورەوی ئیرادەدا خاوەن هێزێکی بەهێز و پۆڵاین بەڕووی لێشاوی هێزی ڕژێمی بەعس و جاش و بەکرێ گیراوەکانیدا بەڕوویاندا وەستایەوە و ئەوانەی فێرکردن کە هێز دە زۆریدانیە و هێزی گەورە هێزی بیر و باوەڕ و هێزی چەوساوانی کوردستان و هێزی چەوساوانە. ئەم هێزە خاوەن و زەوی ئیمان و تەقواش هێزی حەمزەی بزوتنەوەی ئیسلامی ئەو کات بوو بە فەرماندەیی بەڕێز مامۆستا عەلی باپیر. سەرکەوتنی ئەو داستانەش بە خوێنی شەهیدی بە خوێنی چوار کەڵەپیا و شەهید تۆمار کرا و هەروەها چەند بریندارێکی لەم داستانەدا ئەم گرد و تەپۆلکانەی قەندیلیان نەخشاند و ڕەنجین کرد. خۆشەویستان، دوای تێپەڕبوونی 31 ساڵ لەم داستان و سەروەریە مەزنە، مەڵبەندی پێنجی ڕانەی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ڕێگەی ڕاستپاردنی لیژنەیەکەوە بە پێویستی زانی جارێکی تر ئەم یادا پڕ سەروەریە بە زیندوی لە دڵ و زەینی جەماوەردا ڕابگرێ و بە خەڵکی کوردستان و هاوڵاتیان بڵێ ئێمە خاوەنی چ سەروەرێکی شانازی ئامێزین، پێیان بڵێن ڕێگەی حەق و داخوازیش بەردەوامی هەیە و
ڕێگەی حەق و دادخوازی بەردەوامی هەیە و 31 ساڵ لەمە و بەڕژێمی خوێن ڕێژ و ستەمکاری بەعەز خاوەنی چ توانە و هێزێک بوو، بەڵام ئێستا کوا ناوی کوا هێزی. کەچی ئەمڕۆ کاروانی ئیسلامی کوردستان وەک هاژەی ڕووبار هەروە سەدای دێت و بە پشتیوانی خوای مەزن و حکمەتی کار و هێز و باوەڕی پۆڵاین وای کرد ڕابوونی ئیسلامی شاخ و شار بەیەکەوە گرێ بدات و داستانی مەزنی قەڵاتوکانیش بکاتە مەدالیای ڕێز بە بەرۆکی کوردستان و ئاوا بەم چەشنە یادی بکاتەوە و شانازی پێوە بکات. ئازیزان و خۆشەویستان، دەزانین ئێمە بەوەها یاد و مەراسیمێک ناتوانین پاداشتی ماندووبوونی هەموو ئەوانە بدەینەوە کە پێشمەرگە ئاسا ڕۆڵیان هەبووە لەو داستانەدا یان ئەوانەی خوێنی خۆیان بەخشی بەم ڕێبازە پاکە. بەڵام ئەم جۆرە مەراسیمەت بە بەشێک لە ئەمەک و وەفاداری دەزانین کە بەنەوەی داهاتوی کۆمەڵی ئیسلامی بڵێن ئەم ڕابوونی ئیسلامیە بە چ ناسۆر و ناڕەحەتی و خوێن بەخشینێک داهاتووە. بۆیە مانەوە و بەردەوامی پێدانی ئەرکی سەرشانی هەمووانە و بە ئەندامی تازە و دێرینەوە دەست لە ناو دەست هەوڵ بۆ سەرخستنی بدەین. ومێدەوارین ئەم مەراسیمە جێگای ڕەزامەندی خوای مەزن و پاشان ئێوەی بەڕێز بێت لە فەرماندەی داستان و بنەماڵەی شەهیدان و پێشمەرگە قارەمانەکانی داستانی قەڵاتوکان و گردی ڕەمکان و ڕێخستنە دێرینەکان. لێرەشەوە ئاواتەخوازین کۆمەڵی ئیسلامی گرنگی زیاتر بە داستان و سەروەریەکانی بدات و ئەم مێژووە پڕشنگدارە بیر هاوڵاتیانی کوردستان بهێنێتەوە و لە یادەوەری هەموو تاکێکی کورد بمێنێتەوە. دووبارە بە خێراتنی هەموو لایەک دەکەین سەربەرز و سەرفراز و بەختەوەر بن لیژنەی ئامادەکاری مەراسیمی یادی داستانی قەڵاتوکان و شەهیدانی گردی ڕەمکان 22 حوتی 2019. من سەربەرزانە مامەوە و نەتوامەوە، بەخۆم و نیشتیمان و بڕوامەوە، بە چەک و چیا و بە قەڵەم و ئاڵامەوە، بە مەشخەڵی ڕاپەڕین و نەبەردیەوە گەڕامەوە و بە ئاسمانی ئازادیەوە سوڕامەوە. من مامەوە و ئەوان تێچوون لە بەردەم خوا و خەڵک و مێژوو، خەجاڵەت و ڕووزەرد و ڕووسیا و سەرشۆڕ بوون و گۆڕبەگۆڕ بوون. بەڕێزان، ئێستاش وتەیەکمان پێشکەش دەکرێت بە ناوی هەر چوار بنەماڵەی شەهید لەلایەن بەڕێز مامۆستا تالیب مەمەنداوەیی با بەڕێزیان بفەرمێ. بەناوی خوای گەورە بە خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەین. خوای گەورە پاداشتاماتەوە. بەڕێزان، خوشک و برایانی خۆشەویست، سڵاوی خوای گەورەتان لێبێ. بە ناوی خانەوادە و کەس و کاری شەهیدانی داستانی قەڵاتوکان مامۆستا عەبدوڕەحمان لۆتەری، کاک ئەحمەد شا سواسکتانی و کاک عومەر بۆسکێنی و کاک تایر مەمەنداوەییەوە دەستخۆشی لە بەڕێزتان دەکەین بۆ سازدانی ئەم مەراسیمە و زیندوڕاگرتنی یادی شەهیدانمان. خوای گەورە پاداشتان باتەوە. لە خوای گەورە دەپاڕێنەوە پلەی شەهیدە عەزیزەکانمان بەرز بکاتەوە و بە فیردۆسی عەلایان شاد بکات. بێگومان ئێمە و ئێوە شانازی بەو شەهیدانەوە دەکەین و سەرمان پێیانەوە بەرزە. ئەوان لەسەر ڕێگایەکی ڕاست و حەق شەهید بوون. ئەوان لە ڕۆژێکی سەختدا لە پێنا و ئاین و گەل و نیشتیماندا گیانی شیرینی خۆیان بەخوای گەورە بەخشی. ئەوان بە دڵسۆزی و پاکی و ئاواتی پیرۆزەوە بوونە پێشمەرگە و خەباتیان کردو. هەر بەو دڵسۆزی و پاکی و ئاوات و پیرۆزەشەوە بە پلەی بەرزی شەهیدی گەیشتن، بۆ لای پەروەردگاری مەزن گەڕانەوە. بۆیە بەگشتی ئەرکی هەمووان و بە تایبەت بەڕێستان و لایەنە سیاسیەکان و حکوومەتی هەرێم و وەزارەتی شەهیدانە کە لە بەرامبەر خۆیان و خانەوادە و کەس و کاریاندا هەمیشە وەفادار بن، بە هەموو شێوەیەک لە خزمەتیاندا بن، ڕێزیان بگرن، لە بیریان نەکەن، چونکە ئەو دەستکەوتانەی بۆ گەلەکەمان وەدیاتووە دوای لوتف و میهرەبانی خوای گەورە بەرهەمی ڕەنج و خەبات و ئەو شەهیدانە عەزیزانەیە تێکۆشەرانی دیکەی گەلەکەمانە. ڕێزگرتنی ئەوان ڕێزگرتنی خۆتانە و ئێوە بەوانەوە جوانن، هەمومان قەرزداری ئەو شەهیدە عەزیزانەین. خوای گەورە بارانی ڕەحمەتیان بەسەردا ببارێنێ و بە پلەی بەرزەکانی بەهەشتیان شاد بکات. خانەوادەی کەسوکاری شەهیدان داستانی قەڵاتوکان 22 حوتی 2019.
بەڕێزان ئێستاش بۆ ماوەیەک ئاوێتەی چەند شعرێکی برای شاعیر کاک شەریف وەرزێر دەبین با بەڕێزیان بفەرمێ چەند شعرێکمان بۆ بخوێنێتەوە. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، مامۆستایان خوشک و برانی بەڕێز و خۆشەویست، سەڵاوی خوای گەورەتان لێبێت. هیوادارم کە ئەم مەراسیم و کۆبوونەوە تایبەتیە بۆ یادی شەهیدان و داستانی قەڵاتوکان ببێتە مایەی تیفتیفەدانەوەی محبەت و خۆشەویستی و ورە و ئەوینی ئیمانی ئێمەی ئیماندار. بەڕێزان و خۆشەویستان، دوو شیعرم بۆ بەڕێستان ئامادە کردوون کە هەردووشیان تایبەت بە شەهیدان نووسراون. شیعری یەکەمیان بە ناوی بۆ شەهیدان کە 22/8/1970 ڕێک یەک مانگ دوای داستانی قەڵاتوکان و شەهیدانی گردی ڕەمکان لە کوێستانی مەندەمەران لە قەندیل نووسراوە. لەوێوە سۆز و محبەتی ئەو خۆشەویستانە وای کرد کە ئەم شیعرە لە سەنگەری بەرگەری و مقاومەتدا وەک بەڵێنێک بەخوای میهرەبان و بە خوێنی ئەو شەهیدانە بنووسرێت. بەیاد و سۆزی شەهیدی ئەم ئیسلامە دەسا خامە، بنووسە دەی بە قوربانە و مەفەرموو جا لەسەر کامە. بەیادی ئەو شەهیدانە بجۆشێ دڵی پڕباوەڕ، بە حەق شەهادەت ئاواتی گشت دڵسۆزێکی ئیسلامە. شەهیدان شەهید بوونی وا بە ئاشکرا ئیسپاتی کرد کە گیان فیدا و لە خۆبوردون هەڵگرانی ئەم پەیامە. ئاوی درەختی باوەڕە خوێنی ئاڵ و گەشی ئێوە کە بەبێ هەبوونی باوەڕ ژیان گەندەڵ و بێتامە. دەک پیرۆستان بێ شەهیدان پلەی شەهیدی خۆشەهیدی، پیرۆستترین دیاری خودا و بەرزترینی مەقامە. ئۆخەی کاروانی شەهیدان لێرەش لە ڕێی خوا کەوتە ڕێ، دڵنیابن ئەی شەهیدان کاروانی ڕێ بەردەوامە. ڕێبوارانی ڕێگای جیهاد زۆرن وەک ڕێوەڕق ئەستور، کە جێی شانازی ئیسلام بوون مەردی وەک ئێوە کارامە. بەڵام بۆ هەر کەس کە ڕێگای ئەم کاروانە دەگرێتە بەر، پێویستە لە بەرچاو بگرێ بڕوا و سەبر و ئیستیقامە. خۆ موسڵمانی شۆڕژگەر ئیحدە الحوسنەیەینی دەوێ، چلۆن لە مردن دەترسێ مادام کە مردن ئاکامە. شکر و سوپاسی خوای دەوێ میلەتی موسڵمانی کورد کە هەڵی گرچەکی ئیسلام بێترس لەم ترس و سامە. مامۆستا و لاوی شۆڕژگەر پێشمەرگەی ئیسلامن ئێستا، ئۆخەی ئیسلام ئەمڕۆ خاوەن پێشمەرگەی بەدەست و قامە. خوا دەفەرمێ خۆ شەهیدانی خۆشەویست خۆ ئێوە زیندون نامرن. خوا دەفەرمێ بەل ئەحیاون ئەمنیش شەهادەت هیوامە. خوایە ئەگەر شایانی وەم خوێنم بڕژێ لە پێناوت، شەهادەتم بەنسیب کە پێم بەخشە ئەم بڕوانامە. ئەوانە چێن؟ فەرمان و فەرموودەی خوایە، مەرگ دەڕۆستی وان نایە، دڵیان کامیاوی تەقوایە، لیقای خودایان هیوایە. ئەوانە چێن؟ شەهیدانن گزنجی بەری بەیانن. زیندون لە ژیان هەڵناوێرێن، هەرگیز بە مردوو ناژمێرێن. ئەمڕۆن نەڵێن دوێنێ و پێرێن، مەرجی شەڕن گیانی خێرێن. ئەوانە چێن؟ شەهیدانن هەردەم دەستەملانی ژیانن. مەردی ئازا و بەجەوهەرن، شەفاعەتکاری مەحشەرن. مرواری و دوڕ و گەوهەرن، نێرگزن میسک و عنبەرن. ئەوانە چێن؟ شەهیدانن هەڵبژاردەی خوای میهرەبانن. سەر و ماڵ و گیان خوێن و لەش، هەموویان بەخوا کرد پێشکەش. بۆیە ئاسۆیان ڕوونە و گەش، بوونە خاوەن باشترین بەش. ئەوانە چێن؟ شەهیدانن شاسوار و مەردی مەیدانن.
مایەی شانازی و سەروەرین شایانن بە کۆی ئافەرین لە ڕژدی و ترس بێبەرین یار و هاوڕێی پێغەمبەرین ئەوانە چێن شەهیدانن لە دیوانی خوا میوانن ڕووسور و لاشە خوێنینن جێی خۆ لە بەهەش دەبینن لوتکەی ورە و نەبەزینن مایەی هێز و وزەوتینن ئەوانە چێن شەهیدانن مەشخەڵی ڕێی تێکۆشانن گوڵاڵە سوورەی بەندەنن درێشەی مەشتی ئەهریمەنن لە ئاز دوژمندا ئەڵوەنن شمشێر و تیغی ڕەسەنن ئەوانە چێن شەهیدانن چقلی چاوی ناحەزانن هێمای ڕزگاری میلەتن دژی زۆرداری و زیلەتن یەک پارچە هیوا و هیممەتن سەراپا سەنگ و قیمەتن ئەوانە چێن شەهیدانن خاکە لێوەی نیشتیمانن هێزی دڵن سۆمای چاوان ژیاون لە ڕێی خوا و چەوساوان ناویان کەوتۆتە نێو ناوان چۆنێکی وەسفیان کەی ئاوان ئەوانە چێن شەهیدانن مایەی شانازی هەموانن خوایە پڕێ بوار بێڕێیان خوایە پڕێ بوار بێڕێیان فیردەوسی ئەعلا بێجێیان کێش وەفادار نەبێ پێیان حەقە بخرێتە ژێر پێیان چونکە ئەوان شەهیدانن بۆ هەموو ڕێزێک شایانن وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵی وبەرەکاتوه. زۆر سوپاس بۆ کاک شەریف وەرزێر. بەڕێزان ئێستاش بەگوێی دڵ گوێ دەگرین بۆ وتەکانی بەڕێز جەنابی ئەمیری کۆمەڵی ئیسلامی بەڕێز مامۆستا عەلی باپیر لەم یادەوەریەدا وتەیەکمان پێشکەش دەکا با بەڕێزیان بفەرمێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. السلام عليكم ورحمة الله وبركاته. سەرەتا دەستخۆشی دەکەم لە مەڵبەندی پێنجی ڕانیە کە ئەم مەراسیمەیان بۆ داستانی قەڵاتووکان و شەهیدانی گردی ڕەمکان ئەو چوار برا شەهیدەمان ئەو چوار هەڵۆ بەرزە فڕەمان ئامادە کردووە و پاشان پڕ بەدڵ پێشوازی و بە خێرهاتنی گەرم دەکەم لە کەسوکاری ئەو چوار شەهیدە سەربەرزەمان و لە هەموو ئامادەبوانی دیکەی بەڕێز و لێرەشەوە لە خوای پەروەردگار دەپاڕێمەوە بەناوە هەرە چاکەکانی بەسیفەتە هەرە بەرز و پەسەندەکانی کە پلەپایەی ئەم چوار شەهیدەمان و سەرجەم شەهیدانی دیکەی ئەم کار و کاروانە چ لە کوردستاندا چ لە غەیری کوردستاندا هەموو ئەوانەی کە لە پێناوی ڕازیکردنی خوا بەرزکردنەوەی ناوی خوادا گیانی خۆیان بەخت کردووە خوا پلەپایان بەرز و بەرزترکە. بەڕێزان خوشک و برایان، من بەو بۆنەوە دەمەوێ چەند شتێکتان بە گوشرایی و بە کورتی و پوختی عەرز بکەم. یەکەمیانەوەیە کە ئێمە کە خۆمان دەبینینەوە ئێستا چونکە ژمارەیەکی باش لە پێشمەرگە دێرینەکانی کاتی ئەو قۆناغە ئامادەن چ پێشمەرگەکان چ براکاروانچیەکان کە ڕۆڵ و دەوریان لە پێشمەرگەکان کەمتر نەبوو، چ ڕێخستنەکانی نێو شار مشورخۆرانێک کە مشوریان بۆ دەخواردین، خەمیان بۆ دەخواردین، مەفرەزەکانمان کە دەهاتنەوە دەیان حەواندنەوە، ڕێنماییان دەکردن، هاوکاریان دەکردن. ئێمە ومانانێک کە ئاوا خۆمان دەبینینەوە لە برایان، هەروەها دایکان و خوشکانێکیش کە خۆیان دەبیننەوە کە ئەوانیش بۆ ئێمە پشتی جەبهە بوون، ئەوانیش بۆ ئێمە
هاندەر بوون تیشکەر بوون وەرەوەبەرنەر بوون چونکە لە ڕاستیدا بە تایبەت ئەوانەی کە ماڵ و منداڵمان پێبوو لەوێ لەو بناری قەندیل و چای گەڵاڵە و خەڵاتوکان هەروەها ئەوانە دیکە کە ڕێخستنەکانی نێوشار بەڵکو برا کاروانچیەکان ئەوانیش هەمویان ماڵ و منداڵیان هاوکاریان بوون دەستبارگریان بوون خوشکەکانمان شێرژنەکانمان ئەگەر ئەوان نەبوونایە بە تەکید برایەکان نەیان دەتوانی ئەو دەورە ببینن نە پێشمەرگەکان نە ڕێخستنەکان نە کاروانچیەکان نە کەسانی دیکەی کە لە نێو شارەکاندا لە نێو خۆدا هاوکار و دەستبارگرمان بوون ئێمەمانان کە خۆ دەبینینەوە ئێستا دەبێت زۆر خۆمان منەتباری خوا بزانین ئێمە زۆر قەرزداری خوایە خوا سبحانه وتعالى لسورة حجرات دا فرميت يمنون عليك أن أسلموا قل لا تمنوا علي إسلامكم بل الله يمن عليكم أن هداكم للإيمان إن كنتم صادقين كسانك كبركش هاتبون نيو إسلام ومنتي على سر پیغمبر دكت عليه الصلاة والسلام دا نقول إما مسلمان بوينو لدجي إيوة جنگ ما نكردو هاتوني نيو إسلام خواد فرميت منەتت لەسەر دەکەن کە مسلمان بوون بڵێ مسلمانەتەکەی خۆتان لەسەر من مەکەنە منەت بەڵکو خوا چاکە و منەتی بەسەر ئێوەوە هەیە کە هیدایەتی داون ڕێنمایی کردوون بۆ ئیمان ئەگەر ڕاست بکەن خوشک و برا خۆشەویستەکان ئێمە کاتێک ئاور دەدەینەوە 31 ساڵ لەمەوە پێش بارودۆخی وڵاتی ئێمە ئەم بەشەی کوردستان باشووری کوردستان زۆر جیابوو لەوەی ئێستا بەڵێ الحەمدوللا دینداری و مسلمانەتی هەر هەبووە میلەتی میلەتێکی مسلمانە بەڵام بڕواتان بێت ناهۆشیاری و دوورکەوتنەوەی مسلمانان لە دینەکەیان بەڕادەیەک بوو کە ئێمە چووبووینە دەر دەستمان لەسەر دڵمان بوو بە تایبەتی کە تازە بنکە و بارەگای هێزی حەمزەمان لە قاڵەتوکاندا مەزران بوو 15-20 کەسێک بووین دەستمان لەسەر دڵمان بوو کەنجێ پێشمەرگەیەکمان یا دایکی یا بابی یا پووری یا مامی یا خاڵی بە دوای دەیباتەوە تینمان لێ بوو هەر بۆ خۆمان کەم بووین جا ئەوانە کە دەهاتن بە دوای کوڕەکانیاندا لەولایمان بارەگاکانی پارتی بوون لە ڕزگە و مارەدوێ حیزبی شوعی بوون لەولایەکێتی و سۆشیالیست و پارتی گەلی و لەولاتر مەسەلەن ئەو حیزبانەی دی کەس بە دوای کوڕەکانی خۆیاندا نەدەچوون کە لە بارەگای پارتی و یەکێتی و سۆشیالیست و شوعی پاسۆ بیانهێنەوە بەڵام بە دوای کوڕەکانیان دەدەهاتن کە لە لای ئێمە بوون بۆ وەک بڵێ لایەن ببوو بە شتێکی قاعیدە و بنچینە کە بەڵێ ئێوە خەڵک کوردایەتی دەکا و خەباتی ڕزگاری خوازی و نەتەوایەتی دەکا لەژێر بەیداغی پارتیدا ئێشێتیدا سۆشیالیزدا شوعیدا پاسۆکدا پارتیگەلی پاسۆک بەڵام پێیان جێی سەرسوڕمان بوو کە لەژێر بەیداغی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول وڵادا بەرگری بکەن لە دین و ژین و ناموس و ئابڕوو کەرامەتی خۆیان دایان گۆجا ئیسلام ئەوەی بۆ چییە؟ خۆ من لە بیرەوەریەکانی خۆم چەند مەڵۆیەک لە خەرمانی تەمەنم باسم کردووە دەچوینە هەندێک شوێن پیان سەیر بوو ئێوە پێشمەرگەی چێن ئێمە پێشمەرگەی ئیسلامین جا ئیسلام پێشمەرگەی دەوێت جار شتی سەیریش دەبوو ئەمە فرەزەیەکمان لە ناوچەی دەبەری پێنجوێن و چەمی شلێر و ئەوانە تووشی پیاوێکی بە تەمەن بوو بوون کاکە ئێوە چێن وڵای ئێمە پێشمەرگەی کاملایەنن فلان حیزبن نەخێر هەدی فلانن نەخێر هەدی فلانن نەخێر ئەی چێن ئێوە وەڵام پێشمەرگەی ئەو کاتە بڵین بزوتنەوەی پەیوەندی بوو بزوتنەوەی پەیوەندی ئیسلامین جارێ ناوی نەگۆڕابووەوە بزوتنەوەی ئیسلامی پێشمەرگەی ئیسلامن بەڵێ جا چۆن ئێوە پیاو ئەکوژن ئەو برایشمان مامۆستای ڕازی بەرپرسی مەفرەزەکە دەبێ دەڵێ نەخێر خاڵ ئێمە پیاو ناکوژین دەڵێ چەکتان بۆ چیە دەڵێ ئاخر من ناپیاو ئەکوژین پیاو ناکوژین یعنی خەڵک پێی سەیر بوو کە ئیسلام هێزی هەبێ توانای هەبێ پێشمەرگەی هەبێ چەکی هەبێ قووەتی هەبێ و
لەوە سەیرتر ئەوە بوو لەلایەن کە ئێمە دەمانگوت بەڕێی خوا و پێغەمبەری خوا دانەبێ عەلەیهی سەڵات وەسەلام بە ڕاستەشەقامی ئیسلام دانەبێ خەباتی ڕاستەقینەی ڕزگاری خوازی ناکرێت. ئەلبەتە ئێمە هیچ کات هەوڵ و تێکۆشانی خەڵکی دیکەمان نادیدە نەگرتووە و ئەو بێئینسافیمان لە خۆمان نەوەشاندوێتەوە، بەڵام ئێمە پێمان وابوو میلەتێکی موسڵمان دەبێ هەر بەپێی دینەکەی خۆی هەوڵی خۆ ڕزگارکردن و خۆ ئازادکردن بدا. هەروەکو میلەتێکی موسڵمان دەبێ بەپێی دینەکەی خۆی ژینەکەی خۆی بەڕێوە بەرێ لە کاتێکدا کە قەوارەیەکی سیاسی هەیە. دەبێ شەریعەت پیادە بکە، دینی خوا پیادە بکە، بەها بەرزەکانی ئیسلام لەنێو خۆیدا ببوژێنێتەوە. ئەوە حاڵەتی سروشتی میلەتێکی موسڵمانە، ژینی بەپێی دینی بێت، میلەتی بەپێی شەریعەت بەڕێوە بچێت، قورئان و سونەت سایە و سێبەری بێت. حاڵەتی ئاستایی و سروشتی میلەتێکی موسڵمان ئەوەیە. بەڵام میلەتێ خۆی بە موسڵمان بزانێ و ڕوو لە غەیری ئیسلام کە حاڵەتێکی نائاساییە، لێی تێک چووە، ڕێی لێون بووە، یان باناوەکەی خۆی بگۆڕێ، ناوی موسڵمانەتی لەسەر خۆی لابەرێ، یان مادام ناوی ئیسلامی لەسەرە دەبێت ڕێگەی ئیسلامیشی لەبەر بێ، ئەوی ناوی ئیسلامی لەسەر بێ دەبێت ڕێی ئیسلامیشی لەبەر بێ، ئەگەرنا ناو و نێوڕۆژی تێک ناکاتەوە. جا من ئەو خاڵی یەکەم کە ئێمە خۆمان زۆر بە سوپاسگوزار و دەبێ خۆمان بە منەتبار و قەرزاری خوا بزانین ئەوانەی کە وەکو گوتم ئەو کاتەوە ئەو قۆناغە بە پیا و ئافرەتەوە بە ورد و درشتەوە بە هەموو شێوەکانمانەوە خوا یارمەتی داین لەو قۆناغە سەختەدا ئێمە ڕێمان شکاند. ڕێ خۆتان خەڵکی لادێن ساڵان کە بەفر دەباری لە لادێیان لە شوێنان ڕێدەژیران دەبێت کۆمەڵێک هەبن پێیان دەڵێن ڕێشکێن کوتەک بشکێنن. ئەو کاتا و ڕێشکانە هەروە ئاسان نەبوو. هەندێک لە خەڵکمان بەناحەق شەهید کران سەدەی زوتنەوەی پەیوەندیدا کە مینیان بۆ دانرا و شەڕیان پێدەفرۆشرا و ژێشەڵیان پێدەکرا. بەهەرحاڵ ئەوە چاکە مینەتێکی گەورەی خوای پەروەردگار بوو لەسەرمان. ئەوە یەک. دوو، ئەو قۆناغەمان کە بڕی و ئەو کارەی ئەو کاتە کە کردمان ئایا معنای وایە ئێمە ئیشمان تەواو بوو؟ بەتاکید نەخێر. ئەو کاتە عیبادەت و تاعەتێکمان ئەنجامدا کە لەو کاتەدا پێویست بوو. ئێستا ڕەنگە جۆرێکی کە لە عیبادەت و تاعەت پێویستکە ئەنجام دەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تا لە مەککە بوو بە جۆرێک خەباتی دەکرد، چوو بۆ مەدینە بە جۆرێکی دی، لە مەدینەش پێش سڵحی حودەیبیە بە جۆرێک، دوای سڵحی حودەیبیە پێکاتنێکی کرد، سڵحێکی کرد لەگەڵ قوڕەیشدا بۆ ماوەی 10 ساڵان شمشێر بخەنەوە کالان شەڕ نەکەن. ئەو کاتەوای پێویست دەکرد. ئێمەش ئەوەی گرنگە ئەوەی نەگۆڕە لە ژیانی موسڵماندا پابەندیە بە قورئان و سونەتەوە. ئەوەی نەگۆڕە و چەسپاوە و بە هیچ ناگۆڕێ ئەوە ئینسان هەمیشە بەندەی خوا بێ و لەسەر ڕێی پێغەمبەری پێشەوا بێ عەلەیهی سەڵات وسەلام. ئەوە نابێ بگۆڕێ لە شاخی یا لە شاری بەنیهێنیان بە ئاشکرا دەیە بەندەی خوا بی، شوێنکەوتوی پێغەمبەر بی عەلەیهی سەڵات وسەلام، لەسەر ڕاستەوشەقامەکەی ئەو بی. ئەگەر ناوەکو گوتم ناوەکەت لێ خەسارە. بەڵام ئایا پێویستە هەمیشە یەک جۆر خەبات بکەی بە یەک جۆر؟ نەخێر. هەلومەرجەکان دەگۆڕێن دەبێت شێوەی مامەڵی تۆ لەگەڵ واقعەکەدا بگۆڕێ. القەرافی عالمێکی گەورەیە، كتابي هي بناوي الإحكام في تمييز الفتاوى عن الأحكام وتصرفات القاضي والإمام. شتيك دل زور جرينجا إيمي أهل الإسلام زور بيسيمان بوخسة شغلي وربينه ضلة همو أو حكم الشرعياني لسر عرف وعادتك بنياد دندرين ببيجين جو واقعك هر كاتك أو عرف عادة نما أو واقع وجينجا جورا دەبێ حکمە شەرعیەکەش بگۆڕێ. بۆ وێنە پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک خەڵک لە کوفر و شیرکەوە نزیک بووە، تازە هاتوونە نێو ئیسلامەوە، فەرموویەتی سەردانی گۆڕستان مەکەن، مەچن سەر گۆڕستان. دوایی کە خەڵکەکە ئیمانی دامەزرا و چاک خوای ناسی و بوو بە خواپەرست،
فەرمووی كنت نهيتكم عن زيارة القبور ألا فزوروها فإنها تذكركم الآخرة. ئەمە لە صحیح بوخاری مسلم داتوە. فەرمووی کاتی خۆی لێم قەدەغە کردبوون بچنە سەر گۆڕستان، بەڵام ئێستا پێتان دەڵێم بچن دوا ڕۆژتان دەخاتەوە یاد. زانایان دەڵێن بۆچی پێشێ لێ قەدەغە کردبوون؟ چونکە مەترسی ئەوەی هەبە بچن لە قەبرەکان بپاڕێنەوە، تووشی شرک ببن. دوای ئەوەی تەوحید و خواپەرستی لە دڵیاندا چەسپی لە ئیسلام حاڵی بوون، فەرمی بچن چونکە دوا ڕۆژتان دەخاتەوە یاد. کەواتە کە واقعەکە دەگۆڕێ حکومەکەش دەگۆڕێ. لەو بارەوە وێنە زۆرم بیان هێنینەوە. بێمە سەر خاڵێکی دی. ئێمە کاتی خۆی وەهمێک لە نێو خەڵکدا بوو کە وەکو پێشترش ئاماژەم پێدا کە ئیسلام هەر لە ماڵی خۆت قورئان بخوێنە. برایەکمان باب و دایکی بە دوای داهات بوون گویان ڕۆڵە وەرەوە ژل بۆ دێنین، سایارەشت بۆ دەکردن، ئەو کاتە سایارە دەگمەن بوو. ئەوی دوی آخر ڕۆڵە چ دەکەی لەو چاوشۆڵە بۆ وا دەکەی؟ دوی آخر دەبێ خوا لێم ڕازی بێت جیهاد دەکەم و ڕۆڵە جاوە خۆ ئەوە نیە لە شاریش ماڵیان لە یەشێ لە ئۆردوگا زۆرە ملیەکان بوو، ئەوە نیە لێرە کەلام و کتێبی خوا هەن لەوێ بیان خوێنەوە. دوی آخر کەلام و کتێبەکەم خوێندوونەوە دەچم لێ پراکتیزیان دەکەم. آخر ئەمە وڵاتەکەمان ئەو ڕژێمە زوڵم دەکات، دەبێت بەرگری بکەین، دەبێت لێی وەدەنگ بین لەو زوڵم وستەمە. مەبەستمەوە ئەو کاتە وا دەزاندرا ئەو تەلسمە تاڕەدەیەک شکا ئەو وەهمە تاڕەدەیەکشی زۆر ڕەویەوە. بەڵام ئێستا لە ڕوویەکی دیکەوە جا ئەو جۆرە بیرۆکەی هەر هەیە کە ئیسلام ئەگەر بێت و لەگەڵ سیاسەت بێ، ئیسلام ناشیرین دەبێت، سیاسەت فرتوفێڵی تێدایە، قۆرتوپێچی تێدایە، ژێربەژێری تێدایە، ئیسلامی پێوە ناشیرین دەبێت. لەبەرەوە باشە لە کاری سیاسیدا باسی ئیسلامەتی و دینداری و مسڵمانەتی نەکرێت. ئەوەش بەڕاستی جاری وایە ناحاڵی بوونە و جاری واشەیە لە زۆر زانیەوە دێت نەک لە نەزانیەوە. کاری سیاسی، کاری بازرگانی و مامەڵە، هەموو کارەکان ئەگەر لەسەر سکەی شەریعەت نەبن خێر نادەنەوە. تەماشای سیاسەتی ئێستای وڵاتەکەمان ناکەن. ئەو چینە سیاسی ئەمڕۆ هەرێمی کوردستان ئیدارە دەدەن لەبەر ئەوەی کە ئیلهام وەرناگرن لە قورئان و سونەت و شەریعەتەوە، لەبەر ئەوە کە پەیوەندیان لەگەڵ خوادان نییە یا پەیوەندیشی زۆر سست و بێڕوحە. تەماشا دەکەن چۆن وڵاتیان پڕ کردووە لە گەندەڵی، لە زوڵم و ستەم، لە چینایەتی و قڕی پڕی چەوسانەوە. سیاسەتی کە ئیمانی لەگەڵدا نەبێ، ویژدانیشی لەگەڵدا نابێ، ڕەوشتیشی لەگەڵدا نابێ، ڕەحم و بەزەی لەگەڵدا نابێ. ڕۆژێک گوێم لێ بوو ئافرەتی قسەی دەکرد لێشێ لە کەناڵەکان، دەگوت ئێوە وەکو ئافرەتان داواکاریتان چییە؟ دەتانەوێت چی بکەین؟ وەڵا گەورەترین داواکاریمان ئەوەی دین و ژین لێک جابێتەوە، دین و دەوڵەت لێک جابێتەوە. ئەمی لە دڵ خۆمدا گوتم بەخوا خوشکم حاڵەت جوانە، خۆ دینیان لە دەوڵەت جا کردو تۆ بۆیە وەزعتان بەو شێوەیە. ئازادی مرۆڤ چه پیاو چه ئافرەت، حرمەتی مرۆڤ، کەڕامەتی مرۆڤ لە دینی خوادایە. کاتێک مرۆڤ حرمەت و کەڕامەت و ئازادی و مافەکانی دەپارێزرێن کە لەژێر سایە شەریعەتی خوادا بێ. بۆ شەریعەتی خوا بەڕێزان خوای پەروەردگار ڕەگەزی نییە، نەنێرە و نەمێ. خوای پەروەردگار ئینحیاز و لایەنگری نییە بەلای هەژاردا یا بەلای دەوڵەمەنددا، بەلای خوێندەوار یان نە خوێندەواردا، بەلای پرۆلیتار یا بورژوادا. خوا لایەنگری بەلای حەقدا هەیە. هەژارێک لەسەر حەق بێ خوا تەئیدی دەکات، دەوڵەمەند لەسەر حەق بێ خوا تەئیدی دەکات، ئافرەت لەسەر حەق بێ خوا پشتگیریەتی، پیاوێک لەسەر حەق بێ خوا پشتگیریەتی. بەڵام هەموو بەرنامەکانی دیکە بێنە، یان پیاو دایدەنێ و پیاو سالاری دەکا بەسەر ژندا، یان ئەگەر ژن دای نابێ ژن سالاری دەبێت، فێمینیزم دەبێت. ئەگەر دەوڵەمەند داینێ وەکو سیستەمی کاپیتالیزم کاپیتالیستی، ئەوە لایەنگری هەیە بۆ دەوڵەمەندان لەسەر حیسابی چینی هەژار و ڕەشوڕوت. ئەگەر پرۆلیتار دایبنێ وەکو کاتی خۆی بلوکی ڕۆژهەڵات، لایەنگری دەبێت بۆ بەحساب بە ناوی کرێکارەوە لە دژی دەوڵەمەند. عەرەب دایبنێ دژی نەتەوەکانی دیکەیە، فارس دایبنێ دژی نەتەوەکانی دیکەیە. بەڵام خوا
بەرنامەیەک دابنێ هەموو گەلەکان بۆ خواوەکو یەکن عەرەب و کورد و فارس و تورک و هەمووی ڕەگەزەکان بۆ خواوەکو یەکن مرۆڤەکان بۆ لە بەرامبەر خوادا هەموو بەندەی خۆینی و لە شەریعەتی خوای پەروەردگاردا ڕێگە نادرێ کەسێک بە کون فەیەکوونێک بە کوتوبڕێک ببێتە ملیاردێر لەسەر حیسابی خەڵکی دیکە ئەوەی لەم وڵاتەی ئێمەدا هەیە کە حیزب و خزم دەبنە ملیاردێر سەرۆت و سامانی وڵات هەمووی قۆرغ دەکرێت لە هیچ شوێنێکی دنیادا نییە ئەڵبەتە لە هەموو شوێنێک کەم و زۆر زوڵم هەیە بەڵام وڵاتی ئێمە زۆر فەوزا و بێسەرۆبەری تێدا هەیە لە ڕاستیدا لە ئەنجامی دابڕینی دین و ژین دابڕینی دین لە سیاست و لە دەوڵەت و لە بەڕێوەبردنی وڵات ئێمە وامان لێ هاتووە خاڵێکی دی کە دەبێت ئاماژەی پێ بدەمەوەیە کە ئێمە خوا پشتیوان بێت ئەو ڕەسە شەقامی پێغەمبەری خوامان کە گرتووە عەلەیهی سەڵات وەسەلام و تەمەنێکی زۆرمان تێدا بەڕێ کردووە ئینشاڵڵا ئەوەندە تەمەنی ماویشمانە زیاتر و چاکتر کار نەکەین لێ کەم ناکەینەوە بەڵام من لێرە وەکو دڵسۆزێک بۆ هەموو لایەک دەڵێم ئەگەر بێت و لە شێواز و ئامڕاز و ڕێبازەکانی کارماندا گۆڕانکاری نەکەین تازەگەری نەکەین نوێکاری نەکەین لە ڕۆژگاری خۆمان بەجێ دەمێنین هەڵسوکەوتێکی دواکەوتوانە دەکەین لەگەڵ واقعێکی پێشکەوتوودا پێغەمبەری خاتەم صلی الله علیه وسلم تەماشا یەک نمونەتان بۆ بێنمەوە کاتێک کە جەنگی خەندەق دێتە پێش سوپایەکی 10,000 نەفەری بەڕێوەیە بۆ موسڵمانانێک کە ژمارەیان 3,000 کەس بووە هەموو چەکدارەکانی بڵێن مجاهیدەکانی ئیسلام لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام 3,000 کەسێک بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەو 3,000 کەسە چۆن بەرهەڵستی ئەو 10,000 کەسە بکە دەیکاتە ڕاوێژ لەگەڵ هاوڵانی سەلمانی فارسی دەڵێ ئەی پێغەمبەری خوا ئێمە لە وڵاتی فارس کە ڕوبەڕووی دژمنێک دەبووینەوە لە خۆمان زیاتر و هێزی زیاتر بوو ئەو شوێنەی کە ئێمە لە شار نەدەچووینە دەر ئەو شوێنەی کە پێدەشت بوو خەندەقمان لێ دەدا بۆی دژمن نەتوانێت بۆ وەلامان بپەڕێتەوە ئەمن پێشنیار دەکەم خەندەق لێ دەین لەو شوێنەی پێدەشتە کە بە بەزەرنەی مێژوونوسان دەوری 6 کیلۆمەتر بووە 6,000 مەتر درێژ بووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فکری لێ دەکاتەوە پێشنیارەکەی وەردەگرێت دوایی کە موشریکەکانی مەکە کە دێن موشریکەکانی مەکە و هۆزی غەتەفان کە دێن دەڵێن قەت شتیوا لە نێو عەرەبدا نەبووە ئەو بیرۆکە تازەیە چییە یعنی لەگەڵ شتێکدا ڕوبەڕوو دەبنەوە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام داهێناوە داهێنانی کردووە بۆیە وەک بڵێ تووشی مفاجئە ئەو تووشی حاڵەتێکی دەرونی وا دەبن کە هەست بۆ دەکەن ناتوان لەگەڵ هێزەی بەرامبەریان شەڕ بکەن و نەتیجەش هیچیان پێ لەگەڵ ئەو پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام بڕوادارە ناکرد وێنەیەش کەتان بۆ دێنمەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەیەوێت نامە بنووسێ بۆ پاشای فارس و ڕۆم بانگیان دەکا بۆ ئیسلام نامەکە دەنووسێ یەشێک لە هاوڵان لە مەجلیسەکە دەبێت دەڵێ ئەی پێغەمبەری خوا پادشاکان عادەتیان وایە نامە مۆر نەکرێ نایخوێنەوە دەبێت ختمی پێوە بێت دیارە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو شارەزایی نەبووە ئەو زانیاریەی نەبووە لەو بارەوە ئەو سەحابی دیارە چۆ بۆ شوێنی حکومڕانی پاشای فارس و ڕۆم ئەو لەو کلتوریان شارەزا بوو پێشنیار دەکات پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نافەرمێ جا چۆن شتێک بکەین فارس و ڕۆم دەیکەن کە کافرن نا مادام کولتور و عرفی سیاسی وایە دەبێت لە بەپێی عرفی سیاسی خۆیش پێچوان هیچ دقێکی شەرعی نییە یەکسەر دەفەرمێ مۆرێکم بۆ دروستکەن مۆرێکی بۆ دروست دەکەن محەممەد ڕەسوول الله الله لەسەرێ ڕەسوول لە نێوەڕاست محەممەد لە خوارێ نامەکانی پێ خەتم دەکەوت دەیان نێرێ مەبەستمەوەی ئێمە دەبێت بگەڕێن بۆ شێواز و ئامڕازی تازە بەپێی ئەو واقعە تازەی کە تێدا دەژین بۆی کە مامەڵەیەکی پڕبەپێست لەگەڵ واقعەکەماندا بکەین مامەڵەیەکی پێشکەوتوانە و مامەڵەیەکی داهێنەرانە و مبدیعانە نەک مامەڵەیەکی دواکەوتوانەی تەقلیدیانە دوا قسەشم ئەوەیە بەڕاستی من کە ئەوانم گوێ لێ بووە شێعرەکانی کاکە شەریفیش هەروای کاک کۆساری و قسەکانی خۆمان کە پێشتر کردو من یەکەم جارە گوێم لێ بنەوە یعنی
حاڵەتێکی دەرونی تایبەتم بۆ دروست کە دەتوانم بەوە تعبیری بکەم ئێمە زۆر سەربەرزین بە ئیسلامەوە لەو کاتەوە کە ئێمە و ڕاستە شەقامەمان گرتووە خەڵک هەیە بە 100 باردا سوڕاوە لەو کاتەوە کە ئێمە بەو ڕاستە شەقامی پێغەمبەری خوادا دەڕۆین عەلەیهی سەڵات وسەلام بەدەستی بەدەستنوێژەوە بە ئیمانەوە بە ئەخلاق و ڕەوشی ئیسلامیەوە لەخوا بەزیاد بێت بەڵێ خەڵکێکی زۆر ڕەنگە تا ئێستاش لێمان تێنەگەی بیا خو متمانەی پێمان نەبیا بەرامبەرمان چاواشە کراوە بەڵام لەگەڵ هیچ کەسدا درۆمان نەکردووە لەگەڵ هیچ کەسدا ناپاکیمان نەکردووە لەگەڵ هیچ کەسدا پەیمان شتێنیمان نەکردووە ئەوە بەخوا بوو فەزڵی ئیسلامە بەخوا ئیسلام وای لێ کردوین کە نەتوانین درۆ بکەین خیانەت بکەین پەیمان شتێنی بکەین بێبێڵەنی بکەین ناپاکی بکەین و ناشیکەین خوا پشتیوان بێ جازەر هەندێک کەس پێمان دەڵێ مامۆستا وەڵی ئێوە وەکو کۆمەڵ ئیسلامی بەڕاستی باشتان هێناوە هەڵوێستەکانتان جوامێرانن مردانن ئاگاتان لە خۆ بێ نەگۆڕێن پێکەنینم دێ ناگۆڕێن ئینشاءڵڵا چۆن دەگۆڕێ بناغەی کاری خۆت لەسەر قورئان و سونەت و شەریعەت دانابێ خۆ قورئان و شەریعەت ناگۆڕێن ئەتۆ مادام بۆیە کارکەی کە خوا لێت ڕازی بێ بتباتە بەهەشت ئەمە چاوەڕێی هیچ ئیمتیاز و هیچ پارە و هیچ مەسلحەتێکی شەرعی و ناشەرعیم لە هیچ کەسێک نییە چاوەڕوانیمانەوە خوا لێمان ڕازی بێ بۆیە لە پێناوی ڕازیکردنی خوای پەروەردگاردا خزمەت بە خەڵکی خۆمان دەکەین بەبێ ئەوەی کە هیچ چاوەڕوانێکمان لێیان هەبێ جاخوا لەسەر ئەو ڕاستە شەقامە بەردەواممان کە دوا قسەشم ئەوەیە کە بۆیە من بەو چوارانە دەڵێم شەهید ئەلبەتە بەپێی زاهیری قورئان و سونەت هەموو ئانەی لە پێناوی خوادا بڕۆن بەڵکو هەر کەسێک بە مەزڵومی بڕوا مادام ئیماندار بێ وشەی شەهید دەیگرێتەوە پێغەمبەر وا دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام وەکو لە صەحیحی بوخاریدا هاتووە من قتل دون ماله فهو شهيد هر کسی لسر باو سامانی بکوش له شهیده ولا سنن دا هاتوا هر کسی لسر خوینی لسر نفسی لسر ناموسی لسر کسوکاری بکوش له مادام ایمان دار به او شهیده بلا من وی رای اوش دوای کوجرانی او چوار برایه خونم به ما عبد الرحمن و بینی لا یا بیرۆرەکان خۆشم دانووسیومە چەند مەڵەوەی لە خەرمانی تەمەنم جا مامۆستا عەبدوڕەحمان خوا پلەی بەرز و بەرزتر کە هەروەها کاک ئەحمەد شاسوار و کاک تاهیر و کاک عومەر بۆسچێنیش خوا پلەی هەمان بەرز و بەرزتر کە حەقیقەت مادام کە خوا هەڵی بژاردوون دیارە هەڵبژاردە بوون بەس مامۆستا عەبدوڕەحمان پیاوێکی زۆر بە ئەدەب و بە شەرم و ئەو کاتە بڵێ بەرپرسی بڵێ حیمایەکانی من بوو ئەوانە زۆر شەرمی دەکرد زۆر بە ئەدەب بوو زۆر بە حورمەت بوو لە خەودا بینیم کوتم ئەرێ کاک عەبدوڕەحمان وەزعتان چۆنە وەکو بڵێ شەهید بوون پلەتان چۆنە گوتی وەڵا مامۆستا هەمومان لە بەهەشتەین هەمووشمان شەهیدین گوتم کامەتان پلەی لە هەمان بەرزترە خۆ تەمان خەون بەدەست خۆت نێداخوات چ دەڵێ بە شەرمێکەوە سەری دانەوان گوتی ئەمن پلەم لە هەمان بەرزترە گوتم ئەدی ئەوانی کە خوا چی بۆ کردن دیسان بە شەرمێکەوە گوتی وەڵا مامۆستا ئەوان خوا حۆری پێداون حتمما حۆری داوە بەویش بەڵام سێرسێکیان گەنج بوون سەڵ بوون ژنیان هاوسەرگیریان نەکرد بوو بەس کاک عەبدوڕەحمان ماڵ و منداڵی هەبوو دی مامۆستا هەرسێکیان خوا حۆری پێداون بردمە ئەو لاو تومەرە تۆزە بۆم باسی بەهەشتێ بکە سبحان الله کۆمەڵشتی بۆ باس کردم دوایی کە هەڵسام وەکو بڵیشتی تایبەت بوون هیچم لە مێشکدا نەمابوو چون ئەوانەی کە نهێنی بەهەشتن غەیری ئەوەی خوا لە قورئان و سونەتدا باسی کردووە نادرچێندرێت جا شەهیدەکانی دیکەشمان ئەوانەی کە لە مناسەباتی دیکە و لە قۆناغی دیکە و لە هەلومەرجی دیکەدا ڕۆیشتن ئینشاءالله هەموویان سەربەرزن لای خوا کەسوکاریشان پێیان سەربەرزە و شەفاعەتکاریش دەبن ئینشاءالله بۆ کەسوکاریان بەڵام هیوادارم کەسوکاری ئەو شەهیدانە و ئێمەش هەموو لایەک ئاگادار بین ئەو ڕاستە شەقامە کە ئەو عەزیز و خۆشەویستانەمان لەو ڕێدا خۆیان بەخەت کرد و ڕاستە شەقامی خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئینشاءالله مشوری لێ بخۆین خەمی لێ بخۆین هەمیشە هەوڵ دەین ئەو ئاڵایە شەکاوە بێ بەرز بێ و ئێمەش بەهۆی ئەو ئیسلامەوە بەرز دەبین سەربەرز دەبین ئەوەی کە هەر کەسێک ئیسلام هەوڵدا ئیسلام بەرزکە ئیسلام خۆشی بەرز دەکات وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ إن الله يرفع بهذا الكتاب أقواما ويضع به آخرين وكل صحيح مسلم داتوا دفرمي خوابه أم كتابه كقرآن كسانك برز دكاتوا وكسانك نزم دكاتوا أبي دستي تيب قريو كاري بيبكا برزي دكاتوا
ئەوەش پشتی تێبکە و دەژاتی بکە نزمی دەکاتەوە. تەماشای مێژوو بکەن، هەموو ئەوانەی ئەهلی قورئان بوون مێژوو ناوی بە خەتی نورین تۆمار کردوون، هەموو ئەوانەی دژی قورئان بوون لە زەبڵدانی مێژوودا. ئەوە بۆ هەموو لایەکمە بۆ عەلمانیەکانی کە حقدیان هەیە بەرامبەر بە ئیسلام بزانن کە خوا دینی خۆی ناردوو بۆ سەربەرزی بەندەکانی. ئەم قورئانە هاتوو بەرزمان کات، هاتوو پاکمان کات، چاکمان کات. وەڵڵاهی لە دەوری قورئان کۆبینەوە. براو خوشکەکانم، خەڵک و جەماوەری کوردستان، لە دەوری ئەم قورئانە کۆبینەوە. قورئانە فەرق بە کەس ناکات. ئەم قورئانە دەڵێ خوا پەروەردگاری هەموو لایەکە، هەمووتان دەبێ پێکەوە برابن و پێکەوە تەبابن. خوا قورئان دەفەرمێ ئەو نیعمەتانی خوا دایناون بۆ هەموو مرۆڤەکانن، کەس لە کەسی زیاتر پەش پێوە نییە، نە هیچ حیزبێک، نە هیچ ماڵێک، نە هیچ برەماڵەیەک، نە هیچ تاچێک، هەمومان بەندەی خوایین دەبێ پێکەوە تەبابین. ئەم قورئانە هەوێنی ژینە، ئەم قورئانە هەوێنی تەباییە. بەم قورئانە دادگەری دەچەسپێ کە دادگەری چەسپا و گەندەڵ و پۆخەڵی و بەرزی و نزمی و چیناتی و قڕی نامێن هەمومان ئیسراحەت دەکەین، هەمە لە دنیادا ئیسراحەت دەکەین و لە دوای ڕۆژیدا سەربەرز دەبین. جاریش کەش من بە خێراتی هەموو لایەک دەکەم و خوای پەروەردگاریش سەرنجامی هەموو لایەکمان خێرکە لە دنیا و قیامەت و لەسەر ڕاستە شەقامی خۆی پێغەمبەرەکەی بەردەواممان کە. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين. خی گەورە پاداشتی مامۆستای بەڕێز و خۆشەویست بداتەوە. شەوە زەنگە و تروسکە نایە، دەڵێ ئاشی ئاو لێ بڕاوە، ئەو پێدەشت و ڕەوەز و چۆڵ و چیە